نەفەر وا هەیە 8 شەخوا. من وەستای شام کەبابچیم 30 ساڵە لێرەم لە منطقەیە ئیشەکەم، دوکانی مەطعەمی بچووکمەیە کەبابخانە، ئیتر گۆشت و کەباب و ئەوەی بینیتان ئیشەکەین، جگەر و دڵ و گورچیلە و سعرەکەمانیش زۆر هەرزانە بە جۆرەی بازارەوە. یعنی شیشی جگەرە دەنە 1000 ڕوبێ، گۆشت و جگەر و دڵ و ئەوانە 6000 ڕوبێکە، کەبابێ دەنە 750 دینار، چونکە بەدەست خۆمان ئیشەکەین، مەسالیب زۆرمان نییە، لەبەرەوە لەخوا بە زیادیش بێ تەڵەب زۆر هەیە لەسەرمان، خەڵک زۆر دێ بۆ لامان. لە ڕەحمەتی باوکمەوە ماوە وەسیەتە هەر سعرەکانمان هەرزانە دایمەن، ئەوەنە بەس مەسروف خۆمان دەرکەین و لەخوا بە زیاد بێ بەسە. الحەمدلله خەڵک زۆر دێ، بەیانیان حتا سەعات 9 خەڵک دێ، لە سەعات 6ەوە کەمەوە حتا سەعات 9 خەڵکەکە زۆر دێ، ئیتر تۆزی کەمە بێ حتا سەعات 11 دیسان دەستی پێکە حتا سەعات 2 تەواو. زۆرترین حەزیان لە هینە کەباب. وەڵڵاهی هەیە مشتری وایە ئەوانەی خەڵک دێ دێن لێرە، خەڵک دێن لێرە نەفەر وا هەیە 8 شەخوا.